یاریگای فەرماندەیە لە شاری سلێمانی یاریگەڕانەوەی چوارگۆشەی زێڕینی تازە پێگەشتوانی کوردستانە و تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی میوانداری تازە پێگەشتوانی هەندرێنی کرد. لا تایم یەکەم هەردوو لا بە بەهێزی دەرکەوتن، هێرش بە هێرش وەڵامیەکیان دەدایەوە. وێڕای بەهێزی ئەو تایمە بەڵام هیچ گۆڵێکی بەخۆوە نەبینی. لا تایمی دووەم پێشمەرگەی سلێمانی باڵا دەستر بوو، دەیویست بە گۆڵێک ئەنجامەکە یەکسان بکاتەوە لە کاتێکدا لە یاری چوون بە گۆڵێک بەرامبەر هەندرێن شکستی هێنابوو. هێرشەکان بەردەوام بوون تا کۆتا خولەکی یاری، کاتێک دیار کۆجەلال لە خولەکی نەوەت با گۆڵێک پێشمەرگەی سلێمانی پێشخست و یاری کۆتایی هات. بەم ئەنجامە یاری چۆ لێدان یەکلاکەرەوە. لا لێدان یەکلاکەرەوەکاندا تازە پێگەیشتوانی هەندرێن توانی بە 4 لێدان بەرامبەر 3 لێدان یاریەکە بباتەوە بلیتێکی یاری کۆتایی ببڕێت. یاریەکە یارێکی حساس بوو، یاری پێش کۆتایی بوو، یاری یەکەمان لە بەرژەوەندی خۆمان تەحادل لە بەرژەوەندی خۆمان بوو لە یاریگای خۆمان. لە یاریگای وان یاریەکە یەک بێک کۆتایی هات، سارێکی ئەخیری ئەوان زەختیان کرد بوو، بامان لەسەر بوو، ئەمەش دەمانویست بەو ئەنجامە کۆتایی پێبینین. بەڵام ئەوە بوو لە دقەی 45 بە هەڵی دیفاحەکان گۆڵێکمان خوارد، دوای چوە لێدان یەک لە کەرەوەکان. سواز بۆ خەلێدان یەک لاکەرەوەکان ئەمە سەرکەوتوو بووین گەیشتنی یاری کۆتایی. ئەم هەفتەیە 6 یاریمان کردووە، زانەکەمان زۆر هیلاک و ماندوو بوون. جێمی یەکەم وتمان تیمی بەرامبەر ڕاگرین لە بریکی لاشین، جێمی دووەم گۆڕانکاریەکەین و جێمی دووەم زەختێکی تەواومان کرد، گۆڵمان کرد، گۆڵمان بۆ هاو، 3 فرسەمان بۆ هاو، نەمانتوانی گۆڵکەین. کاتیشیتە سەر پەنارتیات ئیشکردن لەسەری بگەیت و نەیکەی بەخوای گەورە ڕۆژ یاریکردن سترێسێکی زۆر بۆ دروستە بێت کە نەتوانیت یارەکە مۆفەق بێت. تیمی بەرامبەر پیرۆزیان بێ و هیوادارم بتوانین یاریشی باشکن لە هەردوو تیمەکەی لە هەولێر و ئێمەش لە خولی عێراق چوونە تیاریەکەم و دومی بە ئیزنی خوای گەورە هەوڵەین کاسی عێراق بینەوە سلەیمانی. دوای بردنەوەی لە تازە پێگەیشتوانی پێشمەرگەی سلێمانی هەندرێن توانی بچێتە یاری کۆتایی و لە یاری کۆتاییشدا بەرامبەر تازە پێگەیشتوانی هەولێر ڕوبەڕوو دەبێتەوە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.